خاوەنی 12 ملیۆن یۆرۆیە و لەسەر پاشماوەی زبڵدانەکان دەژی. خاوەنی چەندین موڵکی گرانبەهایە کەچی لەگەڵیشیدا سوال دەکات. هاینزبی ئەو پیاوە ئەڵمانیە تەمەن 80 ساڵەیە کە خاوەنی زیاتر لە 12 ملیۆن یۆرۆیە، بەڵام بەناو کوچە کۆڵانەکانی شاری دارمشتانی ئەڵمانیادا دەگەڕێت و خواردنی ڕۆژانەی لەسەر ئەو زبڵدانانەیە کە پاشماوەی خۆراکیان تێدایە. هاینز ڕۆژانە بە دوای ئەوەیە کە ژەمێک لەو زبڵدانانەدا بدۆزێتەوە و سکە برسیەکەی پێتێر بکات. هاینز ملیۆنەرە و خاوەنی دەموڵکی گرانبەهایە. کاتێکیش ڕۆژنامەی بێڵت لێپرسی بەم دەوڵەمەندێتەوە بۆچی ئەم کارە دەکەیت، هاینز لە وڵامدا گوتی: لە ڕاستیدا ئێستا هەژارم، لە ماوەیەدا 700,000 یۆرۆم هەبوو بۆ کڕینی موڵکی دەیەمم خرجم کردو و ئێستاش تەنیا 15 یۆرۆ لە ناو ئەکاونتەکەمدایە، کەواتە هەژارم. سەروەت و سامانی هاینزی بە ساڵاچوو لە بواری خانوبەرەدا بە زیاتر لە 12 ملیۆن یۆرۆ دەخەمڵێنرێت. لەگەڵەوەشدا هەرچی دەستی بکەوێت کۆی دەکاتەوە و دەچێت موڵکێکی نوێی پێدەکرێت. خانەنشینی مانگانەی هاینز بڕی 3756 یۆرۆیە. سەرجەم خانەنشینی و پاشەکەوت و ئەو کرایانەی کە لە خانوبەرەکانی دەستی دەکەوێت کۆیان دەکاتەوە و دەچێت موڵکێکی نوێیان پێدەکرێت. ئەو سەرباری ئەوەی خاوەنی ئەو موڵک و سامانە زۆرەیە، بەڵام هاوسەرگیری نەکردووە و هیچ منداڵێکیشی نییە. ئەو پێی وایە دروستکردنی خێزان زیادە مەسرەفیە، چونکە ئەو کات ناچار دەبێت خەرجیان بکێشێت، بەڵام لەبری ئەوە پارەکانی دەدات بە موڵک. ئەو پێشی وایە ئەمەی ئەو کارە ڕاستەکەیە و پێی دەوترێت ئابووری و پاشەکەوتکردن.